ئازاری داوەم دووری دەوەندایە ئازاری داوەیم دکتۆر سەردانی تۆی بۆ داناوەیم بە جوانی و قەساییم لۆل لەگەڵ ناکایم بۆ تۆ مردوویم وا بە حەڵماوەیم من بۆ تۆ مردوویم وا بە حەڵماوەیم ئەی گوڵم چی لێ هات چی لێ بەسەر هایەت گوڵم چی لێ هایەت چی لێ بەسەر هایەت هەر چاوەڕما بوویم دەرنەکەون هایەت شێدەسم بگرێیت نەجاتم بدایەت لەم هەموو غەمایە ئازادم بکایەت لەم چاوەڕمانیایە هەی ڕزگارم بکایە بەجۆرێک کارەیەک کردووەتە سەرەیم بەجۆرێک کارەیەک کردووەتە سەرەیم هەرگیز ناتوانەیم پێی تۆ دەربەرەیم گەر شەیدایی بێیە یا خۆشەویستی تۆ بۆ دڵی من یەکەم پێویستی تۆ بۆ دڵی من یەکەم پێویستی هەی گوڵم چی لێ هایەت چی لێ بەسەر هایەت گوڵم چی لێ هایەت چی لێ بەسەر هایەت هەر چاوەڕوا بوویم دەرنەکەون هایەت شێدەسم بگرێیە نەجاتم بدایەت لەم هەموو غەمایە ئازادم بکایەت لەم چاوەڕوانیایە هەی ڕزگارم بکایە خۆشەویستەکەیم تەنیا دڵدارەیم خۆشەویستەکەیم تەنیا دڵدارەیم ڕووناکی دڵایەی پڕ لە ئازارەیم ئەزانی ئەسایەش لە جاران زیاتر دڵ بۆ دەسووتێیە وەک پشکۆی ئاگەیر دڵ بۆ دەسووتێیە وەک پشکۆی ئاگەیر هەی گوڵم چی لێ هایەت چی لێ بەسەر هایەت گوڵم چی لێ هایەت چی لێ بەسەر هایەت هەر بەڵێ نەدایە و دەرنەکەون هایەت شێدەسم بگرێیە نەجاتم بدایەت لەم هەموو غەمایە ئازادم بکایەت لەم چاوەڕوانیایە هەی ڕزگارم بکایە